ماوەی چەند ڕۆژێکە هونەرمەندێکمان بە ناوی جوان ڕۆکەریم کە ناسراوە بە جوانڕۆی باڵەبان لە هەمان کاتدا ئەندامی تیپی جووقی سەربازی بوو سەر بە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کە لە کاتی دەوامی فەرمی خۆیدا لە کاتژمێر 11 شەو بە تەلەفۆن دەیبەنە دەرەوە و خنکێنراو و هەروەها لە گوندی پەلکەڕەش فڕێیان دابوو. ئێمە چاوەڕوانی دەستگا ئەمنیەکان و دادگای بەڕێز بووین کە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان بۆ ڕایگشتی بڵاو بکەنەوە بۆ ئێمە ڕوون بکەنەوە بەداخەوە کە تا ئێستا هیچ دەنگێکیان نەبوو. بۆیە ئێمە ئیمڕۆ لە پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و لاوان لە کاتی دەوامی ئیمڕۆماندا کە لیژنە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا داوام کرد لە بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری کە لیژنەیەکی لاوەکی دروست بکە لەسەر کەیسی جوانڕۆی باڵەبان. هەر بۆیە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی ئیمڕۆ بڕیاریدا کە لیژنەیەکی لاوەکی دروست بکە لە هەر سێ ئەندام لە هەر سێ فراکسیۆنی جیاواز، فراکسیۆنی پارتی، فراکسیۆنی یەکێتی، فراکسیۆنی گۆران عومەر و پێشەوە هەورامانی و فەیسەڵ عەباس کە بە دواداچوونێکی ورد بکەین بۆ ئەم کەیسە و ئەنجامی لێکۆڵینەوەکانی دەستگا پەیوەندیدارەکان و هەروەها دادگا بۆ ڕایگشتی لە ئایندەدا بڵاو بکەینەوە گشتینە هەر ئەنجامی. بە دواداچوون دەکەین بۆ ئەو کەیسەی جوانڕۆی باڵەبان بزانین کە بۆچی تا ئێستا تاوانباران دەستگیر نەکراون و لەسەر چی کوژراوە و ئەنجامی لێکۆڵینەوەکانمان پێ بڵێن. سەردانی وەزارەتی پێشمەرگاکەین، سەردانی دەستگا پەیوەندیدارەکانەکەین ئەوانەی کە لە کەیسەکەیە بەشدار بوون.